دوجار سحری سەردانەکەی شاندی هەدەپە بۆ هەرێمی کوردستان ئاشکرا بوو. کۆتا وێزگەی سەردانەکەشیان بۆ لای بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پارلەمانی کوردستان بوو. سەلاحدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ئەوان بە وردی چاودێری دۆخی هەرێمیان کردو و لەم دۆخەی ئێستا نیگەرانن. وتیشی بە پێویستیان زانیوە ڕۆڵیان هەبێت لە باشکردنی دۆخی هەرێم و بۆ مەبەستەش پڕۆژەی چانداوەتە پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێم و نەخشە ڕێگایەکی نوێیان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە خستۆتە ڕوو. بۆ جێبەجێکردنی پڕۆژەکەش دەبێت سەرەتا پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە. هیوادارین لە ماوەیەکی کووردا پەرلەمانی کوردستان دەست بە دانیشتنی ئاسایی خۆی بکات و کۆبێتەوە. دوای کۆبوونەوەیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دەمیرتاش ڕایگەاند دەبێت هەموو لایەنەکان هەنگاو بەرەو قۆناغێکی نوێ بنێن و چیتر ئەو ساردیەی دۆخی سیاسی هەرێمی گرتوۆتەوە درێژە نەکێشێت. و تەبێژی بزوتنەوەی گۆڕانیش ڕایگەاند لای خۆیانەوە پڕۆژەکەی هەدەپە تاوتوێ دەکەن و بە هەموو شێوەیەک پاڵپشتی دەکەن بۆ ئەوەی دەست پێشخەریەکەیان ئەنجامی هەبێت. ئەوان دەست پێشکەریەکیان کردووە بە پرۆژەیەکەوە هاتوون. ئەم پرۆژەیە بۆ کردنەوەی دەرگای دیالۆگ و گفتوگۆ لە نێوان هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانی باشوور و بەشەکانی تری کوردستانیش. ئێمە جارێک کاتی ئەوە نییە وردەکاری ئەو پرۆژەیە و ئەو پێشنیاری ئەوان باس بکەین، بەڵام ئێمە هەردوو لامانجەختمان لەوە کردوتەوە کە خەباتی میلەتی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بە یەکەوە بەستراوەتەوە. دوای سەردانەکەی شاندی هەدەپە بۆ لای سەرۆکی پارلەمانی کوردستان یوسف محەممەد ئاماژەی بۆەوە کرد کە هەدەپە دەتوانێت ڕۆڵێکی باشی هەبێت لە ئاساییکردنەوەی دۆخی هەرێم و پاڵپشتی خۆشی بۆ پرۆژەکەی هەدەپە دەربڕی. پرۆژەیەکی شانپەیە بۆ ئاشتەوایی و بۆ نێوەندگیری لە نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کە ئێمە زۆر بە گەرمی پێشوازی لە دەست پێشخەریەکانەکەین و هەر چیەک لە لای ئێمەوە پێویست بێت بۆ سەرکەوتنی ئەو دەست پێشخەری ئەوان ئەنجام دەین و زۆر سپاسیشانەکەین کە بە ئیرادەیەکی بەهێزەوە ئەیانەوێت ئەو دەست پێشخەریە بەرنە پێشەوە و بە شێوەیەکی مەدروست هەنگاو بە هەنگاو مامەڕی لەگەڵاکەن. ئەگەر چی لە ئێستادا هیچ کام لە لایەنەکان ئامادەنین ناوەڕۆکی دەست پێشخەریەکەی هەدەپە ئاشکرا بکەن، بەڵام بە پێی زانێریەکانی NRT پێدەچێت هەدەپە بێوێت پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێم لەسەر مێزی گفتوگۆ کۆبکاتەوە. ڕۆژی 21 ئەم مانگە شاندێکی هەدەپە بە سەرکردایەتی سەلاحدین دەمیرتاش و عوسمان بایدەمیر سەردانی هەرێمی کوردستانی کردو لە ماوەی 4 ڕۆژدا لە هەولێر و کەرکووک و سلێمانی زنجیرەیە کۆبوونەوەیان لەگەڵ پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێمدا ئەنجامدا. سەردانەکەی شاندەکەی باکوور بۆ هەرێمی کوردستان و دەست پێشخەریەکەی بۆ بەشێک لە لایەنە سیاسیەکان کۆتایی پێهات. ئیدی شاندەکەی باکوور و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە چاوەڕوانی دەرەنجامەکانی ئەو دەست پێشخەریەدان ئاخۆ دەتوانێت لە دۆخی سیاسی هەرێم گۆڕانکاری دروستکات یاخود دۆخەکە بە چەقبەستویی دەمێنێتەوە. ژاردەباغ NRT سلێمانی.